بەس خواردی دەستە پەنجەکانێ دکتۆرگیان دایمە پێم ئەڵێ ئەڵێ بۆچی دقاتی پەنجە ئەو دەستەی تریشە بەشە بۆچیەوە هەمووی سوور بۆتەوانێ وڵای دکتۆرگیان بەردەوام نینۆکمەکەم چکە پێیان وتم ئەگەر نینۆکە نەکەیت و نینۆکی درێژ بێتەوە ئەوە شەیتان لەسەری نوێژەکە وڵای دکتۆر بیری ئەو کێشەیەمان هەر نەبوو ئەوەشی هەیە یەک دۆزینۆکی درێژە بێتەوە لە بنایی بڕێ ئەڵێ ئەمە بۆیە شەیتان نوێژی لەسەر نەکە خواشتی وا هەیە بەسە پرسیارت خوارد تۆ بکەم کچەکەی من ینی تۆ نەکە لە زانستا باوکە لەلایانی زانستیەوە ڕۆشنبیری و حاجزمە بەلێم ینی کوردەواری خۆمانە قسەی حەق ڕقە من نەزانم تۆ ئێستا دڵگرانە بی پێ بەڵامە هەر بیکەم تۆ لەلایەنی زانستی هیچ معلوماتێک نییە بەداخەوە ئەوە یەکێکە لە کێشەکانی نەخوێنەواری کە بەداخەوە زوڵمێکی تیان لێکردووی کە نەیانێشتە وەختی خۆیان لە دوی سەرەتایی وەکو بۆ باسیەوە سەی سەرەتایە بنەڕەتی ئێستا لە مەکتەب دەریان هێناوی ئەگەر کچی من زیندەوەرزانی بخوێنایە فێریانەکردی مناڵ چۆن دروستە بێت حمل چۆن دروستە بێت ئەم فکرە بۆگەنە جێی نەیەتوانی لە ناو مێشکی تۆیە ئەم هێلانەیە دروست کات ئەم گەرایانە دروست کات ئەم ڤایرۆسە بچێتە ناو مێشتەوە نەکەل لەلایەنی ئەوەوە تۆ لەلایەنی دینی شەو معلوماتن یەکچی من باشە پرسیاری لە جەناب بکەم شەیتان نوێژەکات خۆی گەورەوانی دروست نەکردووە بۆی نوێشکە من دایکم و خوشکم و براکانە مەمیان ئەڵێن ئەگەر نینۆکی درێژ بێتەوە ئەو شەیتان نوێژی لەسەرەکە هاوکردیان شەیتان خوای گەورە کە کاتی خۆی داوای لێکرد سوژدە بەرێ بۆ ئادەم سوژدەی نەبەروتی من لە نورێ لە ڕۆناژیە دروستکراوە خۆ ئاەتی قورعانە وە قسەی خوایە ئەم لە قڕ دروستکراوە من سوژدە نابم بەس بۆ تۆیە بە سوژدە نام بۆ ئەوە بخوای گەورە بە لعنەتی کرد لەو ڕۆژەوە نەیوتم نەبم بە دوژمن با بە ئادەمی هەڵمە خەڵەتان لە بەهەش بە دەرکردنیە لەگە دایکە حەوایە لەو ڕۆژەوە دوژمنی ئینسانن ئەی بەخوای نەوت بم هێڵەرەوە هەتا وەکو بەشەر بمێنێ منە بێ ئەمانە لە ڕێگەی ڕاز لابم باوکە ژیان شەیتان نوێژ ناکا بە قوربان شەیتان بە هیچ شێوەیە نوێژ ناکا برا بەڕێز خوشکە بەڕێزەکەم ئەگەر نوێژی بکردایە واللهی من نینۆکم نەگەوەکو تۆ لێرە ئەوەنگە بۆم درێژەکرد بۆی شوێنی بێتەوانی هەر هەموو نینۆکەم ئاوە بۆدانە بابەجان شەیتانی ئەم هەموو دەسەڵاتی هەبێت لەم دنیاەیە شوێنی دەست نەکەوت سەر نینۆکی تۆ نەبێ کچەکەی من ئەمانە غەڵەتە فکرێ ئەنی ڕاستە شەیتان نوێژ ناکە ئەی بۆ چێڵە نەگەر نینۆکی درێژ بێتەوە شەیتان نوێژەکە بلە مناڵی ئەو قسەیان پێ بڵێن غەڵەتە هەمووی ئەفکاری غەڵەتە ئەی خۆ زۆر شی غەڵەتمانێ باوکەجان ئەی نەو بیستۆ پیان نەوتۆگە چۆلەکەم جنیونە میوانمانە ئەوەی ئەفکاری خورافیەمەیە وڵا سەد جار چۆلەکە جریونی میوانیش نایە نازان بەری دەست بخورێ دەوڵەمەنگی ئەمانەی ئەفکاری خورافی یعنی خورافیان چی نامەنتەقی نەعقڵ قبوڵیەکە نەمەنتەق قبوڵیەکە یعنی وەکو بە زەلامێ بڵێ ئەو زەلامە 50 کیلۆ گۆشتی بۆ بکرد بە کەباب خواردوێت یا قبوڵی ناکە 50 کیلۆ گۆشت داخڵێ بڵێ کیلۆیە بڵێ 2 کیلۆ بڵێ 3 کیلۆ ئەمە دروی ئاسمانیش نییە ئەمە مەبەسم کاڵێ منطقە مە منطقە لە عیلما شتی وانێکچی من نوێژ ناکان جەنابە دەڵێ خوای گەورە دروستی نەکردو ڕاستەکە کە خوا ئینسان و جنۆکەشی دروست کردوی میمانمان هەیە من ئیمانم هەیە مادەم خوای گەورە لە قورعانە بڵێ جنۆکەیە بوونەوەیەکە ڕاستێ من ئیمانم هەیە بەڵام ئەوان وەکو مسڵمان خەڵک وایە ئێمەش بەشەر هەندێکمان نوێژ نەکەین هەندێکمان نوێژ ناکەین هەندێکمان ئیمانمان بەخوا هەیە و بە ڕۆژی قیامەت هەندێک ئیمانی پێنەی تر بکات کەسەوە چێتە قبری خۆیەوە من مناقشەوە لەگەڵ تۆ ناکەم لە ناو ئەو بوونەوەرانەشا ئەینەشت هەندێک جنۆکە هەیە مسڵمانە ینی نوێژەکە ئەو ڕۆژۆکە هەندێکیان هەیە نوێژ ناکەن کافرن وەکوواڵێ سەرە گەورەکان شەیتانە لەگەڵ جەماعەتەکە ئەمانە نوێژ ناکەن کچەکەی من ئەمانە نوێژ ناکەن نوێژی چی تۆ ئێستا نینۆکە بەم شێوە ئەمە زەین لە چێوە هاتووە مفکارانە کاگە ڕێبوار لە کۆنا بڵین 200 ساڵ پێش ئێستا خەڵک خوێنەواری نەبووە ڕۆشنبیر نەبووە ئەم هەموو تەکنەلۆجیای ئێستا نەبووە ئەم کتێب و بڵاوکراوە نەبووە هەموو بەرنامەی رادیۆ تەلەڤیزیۆنە نەبووە هاتوون چیان کردووە ئەگەر بە یەکێکیان بوو تا نینۆک بکە لەبەرەوەی میکرۆب و نازان ڤایرۆسێکە ژێر نینۆک تەوانێ دوایی خواردنە خۆی و تووشی نەخۆشی دەکات گاڵتەی پیاوی کو میکرۆب و ڤایرۆس دەکوایە خۆ میکرۆب بە چاو نابین دەویست کە نیبینە بڕای ناکرد ئەو معنە ناچار چیان کردو ڕفتیان کردو بە دینەوە وتیانە نینۆکتان بکەن ئەگەر نینۆک نەکەن شەیتان نوێژ ئەویش چکە دینەکە کاریگەری لەسەر بووە ئاوە نینۆکی کردووە بەڵام ئەم تۆ نەک نینۆکە خەریکە ڕێگەکەشی دەرێنی کچی من ئەمە جا من حەزەکەی ئێستا لەگەڵ مامۆسایکی ئاینی ئەوەی کە خۆت وتر من قەناعەتم بە قسەکانی هەیە ئەگەر لاری نەبێ کچی من ڕێگەم پێ با من ڕقەمەکە یەک دقە مامۆساگیان باشی بە قوربان ئەحواڵێ زۆر سپاس مەمنونم مامۆساگیان زۆر سپاس مامۆساگیان پێشتری قسەم لەگەڵ بەڕێزە کرد بەڵێ زۆر سپاس مامۆساگیان پێشەکی سەلام و عەلەیکم
وعليكم السلام ورحمة الله وبركاته. سڵاوی خوای گەورە لە بەڕێستان و لە بیرانان و بیسەرانی بەرنامەکەتان کاک دکتۆرگیان. زۆر سوپاس مامۆستا گیان. وەڵاهی پرسیارێکم هەیە بەڵام ئەگەر بە ئیجازەی جەنابێت من پێم باشە چکە تۆماری بکەم دەنگەکە و خۆ ئاساییە بەلاتەوە دەنگەکە تۆمار بکەین بڵاویەکەینەوە. بەڵێ بەڵێ کاک دکتۆر لە خزمەتدا. زۆر سوپاس مامۆستا گیان. مامۆستا گیان خوشکێک میوانی بەرنامەکەمانە کێشەی هەیە وایان تێگەیانوە کە ئەگەر یەکێک نینۆکی درێژ بکات ئەوە گوناحە و شەیتان نوێژی لەسەرەکە. طبعا ئەگەر دەست پەنجەکانی ببینی وەڵڵاهی گەڵێک کافر پێ موسڵمانە بێ. من حەزەکەم ئایا ئەم قسەی ئەم خوشکە ئەم بە چی تیانگەیانوە کە شەیتانیش و جنۆکەش و ئەمانە هەمووی لەگەڵ ئینسانە خوا دروستی کردوون و ئەوانش عیبادەتی خواکەن. منەوەم بۆ ڕوون کردەوە بە ئیجازەی جەنابەت و مامۆستایانی ئاینی کە لە ناویانە باش و خراپەیە بەڵام شەیتان سەرگەورەکەیانە لەو جەماعەتەن کە نوێژ ناکەن. ئایا ئەم قسەی من ڕاستە ئەگەر شتێک هەیە لەلایەنی شەرعەوە بۆ ئەم خوشکە چکە باوەڕی زۆر بە قسەکانی جەنابە هەیە پێشتیش بۆ موتی ئەگەر بۆی ڕوونکەیتەوە مەمنونی جەنابتم. بەڵێ کاک دکتۆرگیان بە هیچ شێوەیەک شتی وا لە شەرعانیە و فەرمانەکانی خدا شەیتان بە هیچ شێوەیەک جێبەجێی نەکرد و سوجدەی بۆ باوکە ئادەم نەبرد. لەبەرەوە خوای گەورە بە نەعلەتی کرد و جێگای هەتاهەتایی ئاگری جەهەنەمە. شەیتان بە هیچ شێوەیەک نوێژ ناکات بە پێچەوانەشەوە بەردەوام لە هەوڵی ئەوەدایە کە نەهێڵێت مسلمانان نوێژ بکەن و تووشی خەیاڵات و فکری جۆرە و جۆریانەکات بۆ ئەوەی نوێژەکانیان دوا بخەن. زۆر سپاس مامۆستا گیان خێرە بنووسێ مەمنونی جەنابتم زۆر زۆر سپاس. سپاس مامۆستا گیان خوارد لەگەڵ خواحافیز. کچەکەی من ئەوەش مامۆستای ئاینی زاخۆ من نازانم قابلە گومان لە مامۆستای ئاینیشکەی خۆ هەرە دەنگە بوو کە خۆت لە بەرنامەکانە جۆولێتی وایە هەرە و مامۆستا ئاینێ بوو